سڵاو هۆزێ خان چۆنی؟ باشی؟ ئەمە دیارێکی پسوشی دەستگای میدیای کورساتە بۆ تۆ. ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی بەرنامەی چارە دەستگای میدیای کورسات. فەرموو هۆزێ خان وەک دەبینن کە لایتەکانمان ئامادەیە، کامێرەکانمان ئامادەیە بۆ دەستپێکردن بەم ئەڵقەی چارە کە بەشێکە لە زنجیرەڵقەکانمان دەربارەی مناڵان بەگشتی. ئەڵقەی پێشومان تایبەت بوو بە داون لە ڕۆپزیشکێکەوە، مەڵقەیەمان تایبەتە بە داون لە ڕۆکۆمەڵایەتەکەیەوە کە هۆزێخان کە ئەمڕۆ میوانمانە لەبەر پاراستن لەبەر ڕێنمایەکانی خۆپاراستن تەوقەمان لەگەڵان نەکردو، دووری کۆمەڵایەتینەمان دەپارێزین چونکە هەردووکمان دەمامک بەکار ناهێنین بۆی کە ڕووی جوانی هۆزێخان بۆ ئێمە بۆ بینەرەکانمان دەرکەوێت و ئێوە بە چیرۆکی ژیانی هۆزێ و دایان مناڵی تریوەکو هۆزێ شارەزابن. بۆ دەستپێکردن تەماشای چیرۆکی لیاکەین لە ڕێگەی ئەنیمەیشنێکەوە کە لە ئەمریکایە و وەک هۆزێخان داونە و ئەو چۆتە قوتابخانە، هۆزەکەی ئێمە لە قوتابخانەکانی ئێمە چۆتە قوتابخانە و ئێستا پۆلی هەشتی خۆیە خوێنێ. پاش بینینی ئەنیمەیشنەکە بە شێوەی چاوپێکەوتن اینجا لایت و کامێرەکان لێ وەشارێتەوە، هەردووکانەکەوینە سەر شاشە. ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش و لەگەڵمان بن. فەرموو هۆزێجان. چیرۆکی کچێکی بچووک کە داونی هەیە لە یەکێک لە ڕۆژە گرنگەکانی ژیانیدا. لیا دەچێت بۆ قوتابخانە. ڕۆژێک لە ڕۆژان کچێکی بچووکە بوو ناوی لیا بوو. یەکەم ڕۆژی بوو بچێت بۆ قوتابخانە. خەرێک بوو لەگەڵ هەموو مناڵەکانی تر بەرەو قوتابخانە دەچوو، بەڵام نیشانەی نووسراوێکی لەسەر ڕێگا کە بینی. نیشانەکە بە لیای وت: تۆ بە ڕێگەیەکی هەڵەداڕۆیت، وەرە لێرەوە بە دوای منداوەرە. نیشانەکە لیایی دەبرد بەرەو پۆلێکی تایبەت. لیاش پرسیاری کرد: بۆچی دەبێت من لەم شوێنە بخوێنم؟ لەبەر ئەوەی تۆ کەسێکی تایبەتیت. هەر لێرەشەوە ڕێگا تایبەتەکەت دەست پێ دەکات. وەرە سەیرکە کاتێک کە گەورە ئەبیت هاوڕێی تایبەتی خۆتت ئەبێت، ئیشی تایبەتی خۆت ئەبێت، هەروەها لا خانووی تایبەتی خۆت ئاژیت کە سەلامەت و پارێزراوە لە هەموو جیهان. بەڵام کچە بچووکەکە وتی: من کەسێکی تایبەت نیم، من لیام، من خانوویەکی تایبەتم ناوێ، خانوویەکی ئاسایی مەوێ وەکو هەر کەسێکی تر. لیا بەو ڕێگایەدا نەڕۆیشت و گەڕایەوە. من ئیشێکی تایبەتم ناوێ، ئیشێکی ئاسایی مەوێ وەکو هەر کەسێکی تر، من هاوڕێی تایبەتم ناوێ، من ئەمەوێ ببمە هاوڕێی هەموو کەسێک، من نامەوێ لە پۆلێکی تایبەتتا بخوێنم، ئەمەیە لەگەڵ کەسانی ترا بخوێنم. نیشانە نووسراوەکە پێیوت: زۆر باشە لیا، کەواتە تۆ پێویستە بەو ڕێگایی تردا بڕۆیت، بەڵام ئەوەت لەبیر نەچێ کە لەوانەیە ئەمە بۆ تۆ ئاسان نەبێت. ئەزانیت؟ لیاش سەیرێکی کردووتی: کێ ئەڵێت کە هەمیشە شتە ئاسانەکان باشترن؟ لیا پێکەنی و لەگەڵ هەموو مناڵەکانی تردا بەڕاکردن بەرەو قوتابخانە ڕۆیشت. لێگەڕێن با چیرۆکەکانمان بە شێوەیەکی ڕاست دەست پێ بکات. ئەوەی کە زۆر مەبەستمانە لەم ئەڵقەی چارەیە لە ئەو بەڕێزانە تێبگەین کە داونیان هەیە، ئەوەیە کە مناڵانی داون وەک هەر مناڵێکی تر ئەگەر ژینگەیەکی لەباری کۆمەڵایەتیان هەبێ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژینگەکان ئارام بێ و ژینگەیەکی پشتگیر بێ، ئەو کاتە دەکرێت ئەم مناڵان نەشوە کە مناڵێکی تر بژین. ئێمەش هەروین، منیش ئێستاگە لە ژینگەیەکی پشتگیر و ئارامە نەژیامایە پێ ناگەیشتم نابووم بە پزیشک. دایان و سەدان مناڵی ئێوە هەیە کە ئەگەر ژینگەکەی لە من لەبارتر بووە زۆر لە من باشتر پێگەیشت و گەورە بوو، دروستە بوو. هۆزێ گیان، پاش سپاس بۆ میوان نارێکەمان. ئەرێ وچەکە بەدڵ بوو؟ بەدڵتە. هۆزە تۆ پێم بڵێ ئێستا تۆ کە لە پۆلی هەشتی سەری ئەفلان کارتۆنەکە ئێستاش؟ بەڵێ ئێستاش هەسەیەکەم. سەیری چیەکەی بەتایبەت سەیریەکەم بە کەناڵ سندێرە. سندرێلا باشە. مناڵەکانم حەزن لە پێپاپیگە، پێپای بەراز. تۆ سەیری پێپای بەراز دەکەی؟ نۆڵە قسەی ناکەم. ئەحساسەکەی گەورە بوو بۆ پێپا نییە؟ باشە. ئەی شۆن دەشیت؟ سەرۆشەکەم جار سەریێوەژەکەی جار بەجار. باشە. هۆزێ بۆم باس بکە، ئێوە لە ماڵەوە بزانم تۆ خوشک و برایەکەت هەیە؟ باشە. ئەوان لە تۆ گەورەتی ناتۆ لەوان گەورەتری؟ ئەوانە مەکەوتن، من بچووکەوانم. بچووکی ئەوانی ئەڵەن کچە بچووکی ماڵ دایمە لاوی خۆشەویسترەوایە؟ زۆر باشە. هۆزێ گیان بۆم باس بکە،
لەو خوشک و برانە کە تۆ لەگەڵانە ئەژیت ناویان چییە ئیشیان چییە؟ براکەم ناوی هاکایە هاکا شەماڵ ئەو لەسەر کۆمیتە شاکە بوو خەڵک خوشکەشم ماوەندی سەردان دەسەیە باشە خوشک و براشە دووچە هەر خۆشەویستن تۆ زیاتر لەگەڵ کامیانە پەیوەندی زیاتر لەگەڵ خوشکەکەدا لەگەڵ براکەتە لەگەڵ خوشکەکەتە باشە بۆ لەبەری کچ و کوچ دایمە هاوڕێن بەیەکەوە باش تۆ ئەوانە زیاتر خۆشەوێ ئەوان زیاتر توان خۆشە ئەوان زیاتر توان خۆشە لە قوتابخانە تۆ پێشتر چوویتە باخچەی ساوایان چویت ناوەکانە بیر ماوە باشەکان بەیما باش لە چ باخچەیەک بوو وەکو بیرت مابێ من لەسەر سەماوات بووم لە باقی ئەزادی لەوێ تاوام کردووە باشە حەزەکەی با ورچەکە هەڵگرم بیخەمە ئێرەوە گەر ورچەکە زوو بە ئەمە بێنینە ئێرەوە وەک بۆم باسکردن بۆ پاراستنی دووری کۆمەڵایەتی ئێمە نێوانی خۆم و هۆزەگانمان پاراستووە و ئاوا هێلۆکی تێکەشمان خستە ئەم نێوانە بۆی کە ئاگای لە هەردووکمان بێ باشە هۆزێژیان تۆ لە قوتابخانەی سەرەتایی چووتە قوتابخانەی سارداوە 6 ساڵە لە سارداو خوێند هەر 6 ساڵەکە و بڵین پۆلی هەر 6 پۆلەکە و بە 1 ساڵ تەواو کرد یان بە 2 ساڵ و 3 ساڵ تەواو کرد باشە بە خولی یەکەم یان بە خولی دووەم بە خولی یەکەم و دووەمیش زۆر باشە ئێستا لە دواناوەندی بڵین لە پۆلی ئەو کاتێمە پێوترا دواناوەندی کە ئێمە لە تەمەنی ئێواوین ئێستا و پێوترێ پۆلی 7 و 8 لە پۆلی 7 و 8 ناوی چێ قوتابخانەکە و ناوی لێزانە بووە باڵێ لەوەش بووم حەزم تاوا کرد لە محلی هەشتا لە پۆلی هەشتی باشە کە ئەچی بۆ قوتابخانە هاوڕێت هەیە چەند هاوڕێت هەیە سەرچاکم هەیە 5 ناویان ساوێ ئەمێت عەبدوڵڵا لەگەڵ ئاوا چەند کچێک رەفیقم باشە ئەوان هەرداونن یا هەر وەکو هەر مناڵێکی تر وەکو هەموو مناڵەکانی وەیە باشە کە ئەچی بۆ قوتابخانە بۆ نمونە ئێمە کە لە قوتابخانە بووین زمانی کوردیمانە خوێن زمانی عەرەبی زمانی ئینگلیزی هونەرمانە خوێن تۆ وابزانم باوکیشە هونەرمەندە چ هونەرێک دەکات سەرپەرشتیاری هونەریە و هونەری نواندنی شەکاتوە ئازانم باشە بۆم باس بکە هۆزێ لە قوتابخانە بەتایبەتی حەزت لە چوانەیەکە لە چوانێکە خۆتە دۆزیتەوە خۆتە بینیتەوە حەزم لە کاری هونەریە باڵێ حەزەکەم هەر لە هونەریە بم حەزەکەم هەر لەوێشە خۆم باو هەستەیەک ئافرین باشە هونەر بۆ نمونە ئێمە هونەری شێوەکاریمان هەیە نواندنمان هەیە پەیکەرسازیمان هەیە سینەمامان هەیە کامیان زیاتر هەستەکەی لە تۆ نزیکترە مۆسیقاژەنینمان هەیە موسیقاژانیە موزیکەژەنیتیان نا لێ ئێم بەسەرای نازانم ئەمە خۆم فێرکەم هەشتا لە قۆناغەکانی فێربوونای زۆر باشە اینجا هەر لە قۆناغەکانی فێربوونی هونەرە پامێرمان خاتوو ڕێزان سەردانی ماڵی هەستی کردووە یان لەگەڵ هەستی گەشتێکی بچوشی کردو هەستیدارە ئەو سەرقاڵی فێربوونی پیانۆیە لەگەڵ مامۆستاکەیە ئێوە بینەری ئەم راپۆرتە بن لەگەڵ هەستیدارە و پامێری ئێمە پاشا گەڕەمەوە خزمەتتان لەگەڵ هۆزێجانە قسەی ترم ماوە لەگەڵمان بن دەستی باوکی گرتووە و بەرەو ماڵی مامۆستاکەی دەڕوات کە فێری ئامێری پیانۆی دەکات. هەستی دوای گەیشتن بە مامۆستاکەی دەستی دەگرێت و دەچنە ژووری تایبەتی ڕاهێنان بە ئامێرەکە. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو سنتەرەی کە ماوەی 7 ساڵە هەستی تێدا فێر دەبێت داخراوە. هەر بۆیە مامۆستاکەی لە ژوورەکەی خۆیدا بەردەوامی بە فێربوونی هەستی دەدات هەر کاتێکیش مامۆستاکەی دوور بکەوێتەوە لێی بانگی دەکات و لە خۆی نزیک دەکاتەوە. هەستی تقریبا ماوەی ساڵێکە لە لای من دەرزوەرەگرێ یەکێکە لە تەلەبە بەتواناکانی من سەرەتا لەگەڵیا ماندوو بووین بەڵام وەکو هەموو تەلەبەیەکی ترشت فێرە بێ وردە زیاتریش لەوە گرنگتر بووە من وشی و دایک و باوکیشی ئێتیمامان بەوە یاوە چونکە میوزیک بێ لەوەی کە دەرمانێکە بۆ ڕۆح و بۆ هەست گەشەیەکیشی پێ ئەیات گەشەیەکی بەجەستە و بە هەتا بە دەست و پەنجەی بە جیسمی ئێمەش زیاتر تەرکیزمان لەسەر ئەوە بوو بەڵام وردە تێگەیشتوین کە ئەتوانێت فێری میوزیکیش بێ بۆی فێری ئالەتی پیانۆش بۆ ئەسڵەن حەزیشی لێتی
هەستیدارە تەمەنی 13 ساڵە و خاوەن پێداویستی تایبەتە لە جۆری داون سێدرۆم، بەڵام کۆنیشانەکەی ڕێگر نەبووەوەی هەستەکانی بشارێتەوە بەرامبەر با خۆشویستنی ئامێری پیانۆ و پەیوەندێکی بەهێزیشی لەگەڵ کەسانی چواردەوری هەیە. هەستی کلیلی سۆڵی خۆش دەبێت و ڕۆژانە هەوڵی فێربوونی زیاتر دەدات. لە بیدایەتەوە ئێمە هەستمان کرد کە زیاتر حەزی لە بواری مۆسیقایە، بۆیە ئەم هەلەمان خۆستەوانێ و توانیمان بۆی مامۆستا سۆلین و ئەو سنتەرەوە کە ئەم بەهرەیە زیاتر پەرە پێ بدەین و وەکو مناڵێکی ئاسایی تەعاملی لەگەڵا بکەین. ئەم مناڵانە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە حەز دەکەم ئەوە بڵێم کە نابێ بشارێنەوە، ئەبێت تێگەڵی کۆمەڵگا کرێن. بەهرە و خولیای هەستی جیاواز نییە لە منداڵانی ئاسایی، بەڵام ئاستی فێربوونیان جیاوازە و بۆ فێرکردنی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن هەوڵ و کاتی زیاتری دەبێت. هەر بۆیە مامۆستاکەی ماوەی چەند ساڵەکە بە شێوازی جیاواز هەوڵی لەگەڵ دەدات و کلیلەکانی سەر پیانۆکەی بە پێی نۆتەکانی مۆسیقا ڕەنگ کردووە تاوەکو جیاکردنەوەی بۆ هەستی ئاسان بێت. داوا لە هەموو دایک و باوکانەکەم دواتریش مامۆستاکان کە گرنگی بۆم تەلەبانە بن، چ داون سندرم بێ یان خۆت ئۆتیزم بێ، هەمویان بەشێکن لە کۆمەڵگا. ئەمان توانیان هەنێک کات تیانایە زۆر توانای لە ئینسانێکی نۆرمەل باشترە و ئەومان بینیوە، بەس ئەوە گرنگە کە ئیحتیمامی پێبگیرێ و دانا بڕێن لە کۆمەڵگا و بە چاوێک نەوەکی تر سیر نەکرێن، بە شێوازێکی تر قسەیان لەگەڵ نەکرێت جیاواز بێت لە تەلەبەیەکی نۆرمەڵ، تا هەر ئەوانە بەسە بۆ ئەمانی کە پێ بگەن. فێربوون و خەون و قولیاکان لای هەموو چین و توێژە جیاوازەکان وەگیەکە و خێزانەکانیش پشکی شێریان بەردەکەوێت لە یارمەتیدانی منداڵەکانیان بۆ گەیشتن بە خەون و خولیاکانیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی. هۆزێ پێشەوەی کە چاپێکەوتنەکەەوە بڕین تۆ باسەکەوت حەزم لە فێربوونی موزیکە. ئامێرەکەت هەڵبژاردۆ کە حەزلێتی هەمشادووە. حەزە لە چ ئامێرەکە؟ کەمانچە. کەمانچە؟ ئەفەرین، زۆر باشە. هۆز ئێستا لە بەردەستی تۆیە بۆ نمونە دوودانە هەڵگری قەڵەم و ئەوانە بینم کە وابزانم قەڵەمەکانتی تیا لەگەڵ ئەوانەیە دوو کتێبە بینم بۆم باس بکە، ئەمە چی وابزانم ئەوەی تریشیان ئایپادە؟ بۆم باس بکە ئەوانە چی خۆت فەرمو بۆم باس بکە بۆ بینەرەکانیشمانی باس بکە. بەڵێ ئەمە هێنەکەمە بڵێ شتی خۆم کە پشتە بەش ئەوەی مناڵ بم شتان خۆم دەکردووە بتم بەکە هەڵی گرم. باشە. ئۆکێ ئەمار هی مناڵی تا هەڵەگرتوتە ئێستا؟ باشە. ئەمەشم هەیە تاسە کوڕیمە مەوە بینەکانش باسەکەم کاتی کە ئەمەوێت پشکەش بکەم ئەوانم ئەوێت ئەتوانین پیشانی کامێرەکەمانی بکەیت چیتایە بێ زەحمەت؟ دەفتەکانێکە هیچ تیان نووسینەوە هیچ وێنێکە تا کێشاوە؟ بەڵێ شتێکم دانووسیوە. باشە قەیناکە تەماشاشی بکەم؟ زۆر سپاس، دەست خۆش هۆزێکیان. نینۆکانیشی بۆیە کردووە خۆ بۆ یەکەی هۆزێ؟ بەڵێ خەمێکە. ئەو بێ زەحمەت برانی وێنەگر نینۆکە جوانەکانی هۆزێشمان پیشان بن کە خۆی ئەوە هەر بۆ خۆی هوەرێکە کە لەسەر نینۆکەکانی هۆزێجیان هەیە، زۆر بە جوانی کێشاوێتی. ئەمەش تیانوسەکانی ئەمە زۆر تایبەتە چونکە وا دەرەکەوێت کە هۆزێ ئەڵبەتە من ئەمە ئامادەکاریم بۆ نەکردو بۆ ئەم شتانە چونکە خۆتانزان بەرنامەکانی ئەمە هەر بوو جۆرێکە ڕاستەوخۆ ئەچینە ناو بەرنامەکانەوە. زۆر جار ئەمانوێ بزانی کە چ شتێک لە هەکبەی کەسێکە بۆی کە هەمان بێ لە نووسراوە شەممە، کوردی، ماف، عەرەبی، زانست، ئەمە لەوەچە کە خشتەی ڕۆژانەی هۆزێجان بێ کە لەوانەکانە ئەیخوێنێ وایە هۆزێ؟ باشە. ئەمەی تر ئەم تیانوسە جوانەی هۆزەیە لەم تیانوسەیە بزانیت چیمان هەیە ئەمە وەکو فەرهەنگێکی کوردی تورکیە. ئەمە فەرهەنگێکی کوردی تورکیە. هۆزە ئەتە فێری تورکیوی؟ بۆچی ئەتە فێری تورکیوی؟ حەزم لە زمانی تورکیە لەگەڵ زمانی ئینگلیزی. باشە. زمانی تورکی و ئینگلیزەکەی گوێ لە هونەر و گۆرانەکانیشان نەگرێ بەزە توێ زمانەکە فێروی؟ ئەمە زمانەکەشان فێر بم جەجاری لەرگانەکانشان ئەگرم.
باشە باسریش ئێمە بکەین هیچ ئەسەماگە لەو پرسم ئەتوانین پێم بڵێیتەوە بە تورکی ئەمە لێرە نووسراوە بەیانیت باشە بچی Günaydın. ڕۆژ باش Angüner. ئێوارە باش ئیعاکشم لە Akşener. باش ئەگەر ئێستا بۆ نمونە باش بامان لەم سەر من لێو پرسم بە زمانی تورکی نەسەسنس Çani. ئافرین ئەدن ئادە Nerçe. ناوت چییە؟ باشە ڕەنگەکانیشت نووسیوە Bala. ڕەنگی سوور بە تورکی پێڵەن چی؟ Peki. کرمز؟ Tırmız. Bala. ئاها زۆر باشە ئەگەر سم پێ بڵم سەنی سەڤیۆرم Eğim. زۆر سپاس زۆر زۆر باشە ئەمە ژێکێکی ترە لەو شتانی کە بەڕاستی ئەمە سەرنجەی بۆ ڕاکێشم کە ئەو بەڕێزانی کە داونیان هەیە وەک هەر بەڕێزێکی ترە گەرژنگەکەی بۆ لەبار بخۆڵکێنین دەکرێت فێری زمان ببێ جگە لەمانی کە ئەم تێنووسانی کە تێیدایە وابزانم تۆ حەزیشت لە هونەر و لە ئەدەبیاتی کوردی هەیە Bala hazım. حەزلێتی حەزەکەی چیمان پێشکەش پێ هۆزێ Hazakam. Hindem pişanmam. Abatakam. باشە Ve hazakam. Kari hüneyi pişkeşkam. باش ئەتوێ شعرێکمان بۆ خوێنیتەوە پاشەوەی کە هۆزێگیان شعرەکەیمان بۆ خوێنێتەوە ئێمە میوانداری کاک شەماڵەکەین کە باوکی هۆزەیان مامۆستا شەماڵ کە باوکی هۆزێ و ئەویش باس لە چیرۆکی هۆزیەکە لەگەڵ خێزانەکە و پاشۆ بەردەوام بین لەگەڵتانە چونکە لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە داوام لە پامێرەکان کردووە کە نمونەی ژیانی خۆش و سەر بڵند و دڵشادی مناڵەکانی داونیان گەورەکانی داونیشمان بۆ بخەنە سەر شاشە چونکە وەک بۆم باسکردن ئامانجمان لە مەڵقەیەوەیە کە تێبگەنەوەی کە داونیژەکرێت وەک هەر کەسێکی تر ژیانیش کۆمەڵایەتی ئاسانی هەبێ فەرمو هۆزەژیان شعرەکە هیچ هەیە Şarkı şenemeyi müşteri pencereye. ئەفەرین فەرمو ڕووکارە کامێرەکە بۆمان بخوێنەوە Neye Mera Abdülkerim Nasali hoşları zayıf besten zanahçı peçen de derg bua. Lektemeyi min dergi çöp ekhuendin. لحظات لستة باقي خندوتي أنت بتوي خدان قلاوة بنا شاكاني وك بنجوان ميوان باناس سقز بوكا محبا سلو سوار سوتوا بيارم لكاتي لدو كون حكاني خدين لبيار تبت وهي زيغي قصر ريوا من قوي أو كاتب من بيارا ما سمع عبد القادر كنا زي مفتي بخشيوات وكحل وكاتيتا مفتي الشاي سنانه من عبد المفتي بو أماش بهاي ويهدون نسان كان بتبخشات. دەست خۆش شارەکەشمان بۆ خوێنیتەوە بەڵێ. زۆر سپاس گەورەیە بەکەسم سوێ خۆم بۆ بگەڕم لەکتێ سەری باشکم بەوشکی پشتی من بەمە تاوەختێت ئەکە هەستم لە بەری هەخۆی دەمە هەڵیان ئەوێت. دەست خۆش. زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە ئەو ڕێک لە مناڵانی داونایەتەوە کە بڕاستی لە ناو کۆمەڵگای کوردیا پێویستە ئەم جۆرە ئەم حاڵەتانە بناسێنرێت خەڵک تێبگا کە لەوەی داونی ژۆک و هەموو مرۆڤێکی ئاسایی ئەتوانێت ئەگەر ژینگەیەکی لەباری بۆ دەستەبەر بکرێتوانێت وەکو هەموو مرۆڤێشیکە هەموو قۆناغەکانی خوێندن ببڕێ. دیارە سەرکەوتنی هۆزە لەوەی کە چۆتە قوتابخانە و ئەو قۆناغەکانی بڕیوە پەیوەندیەکی زۆری بەوە هەیە کە ئێمە لە ناو خێزان توانیومانە ئەو کەشە ئارامەی بۆ بگونجێنین بۆ لەبار بکەین بۆ دەستەبەر بکەین و هەروەها لە قوتابخانەش منەمەوێت لێرە و زۆر سپاسی هەموو ئەو مامۆستاوە ڕێزانە بکەم کە بە پەرۆشیەوە لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت هەوڵیان کە کاتێکی زیاتریانەوێ بۆ فێربوون کە ئەمە لە خۆیان ئەوە بینێتەوە کە ئەو مناڵە هەستەکە ئەویش لە ناو کۆمەڵگایە ئەویش لە ناو هاوڕێکانیان وەکو خوێندکار و قوتابی ئەتوانێت ژیانی ئاسایی خۆی بەڕێ بکە. دیارە هۆزر لە هەموو قۆناغەکانی خوێندن هەر لە باخچەی ساوایانەوە هەتا قۆناغی 1-6 بنەڕەتی ئێستش کە لە پۆلی هێشتا توانیوێتی بە هاوکاری و هاوپشتی مامۆستایان و ستافی ئیداری ئەو قوتابخانە نەتوانوێتی تا ئەم مەرحەلەیە ببرێت کە ئەوجێ دەستخۆشیە و سوپاسی ئەو مامۆستا بە ڕێزان ناکەین
سوپاسیەواکەین کە کۆمەلگا ئەبێ بە چاوێکی ڕێزەوە سێری ئەم جۆرە مرۆڤانە بکە نەک بەزەی. دیارە ئەم جۆرەنان لە مناڵ تایبەت نین بەڵکو و خاوەن پێداویستی تایبەتن. ئەگەر کۆمەلگا کەشێکی ئارامیان بۆ دەستەبەر بکە ئەتوانێت وەکو هەموو مناڵێکی ئاسایی ژیان بگوزارێنن، ئەتوانێت پێش بکەوێت، ئەتوانێت هەموو قۆناغەکان ببڕێ و سەرکەوت توش بێتە. من وەک باوشێکە ئەم سەرپەرشتیاری پەروەردەیم لە نزیکەوە لە بواری پەروەردەیە ئاگادارم کە ئەم مناڵانە پێویستە لە قوتابخانەکانە گرنگی زیاتریان پێبیرێ. گرنگی زیاتر ئەوەیە کە مامۆستا تۆزێک ماندووترە بێ، دەستیان خۆش بێ، دەستی ماندوو بوونیان ئەگوشین، بەڵام پێویستە ئەمانە زیاتر هەوڵیان لەگەڵا بیرێ. ئەمانە لە بەرچاوی خوێندکارەکان لە بەرچاوی ئەوانە کەشێکی ئەوەندە ئارام بێ، ئەوەندە بە یەکسانی سەیریان بکەن تاکو مناڵەکە هەست بکە کە ئەویش مرۆڤێکی ئاسایی و ئەتوانێت ژیان وەکو هەموو ئەو مرۆڤانەی تر بکە. هۆزەمان بردە باخچەی ساوایان وەکو هەموو مناڵەکانی تر بە ئاسایی چوو دەوامی خۆی کردی بە درێژایی ئەو ساڵە یەکجار بەڕێوەبەرەکە تەلەفۆنێکی بۆ کردمەتی تا باخچەکەمان وێ منیش کە چووم هۆزە حەزی لە دۆلکەیەک بوو بەدەست مناڵێکی هاوڕێوە بوو. دۆلکەکەی لێسەن بوو، منیش چوین ئاینی دۆلکەمان بۆ هینکردی هێنامانەوە دوو دانەشمان کڕیش بە هاوڕێکەی ئەیتر لەمەوە ئەم فێری ئەو جۆرە حەمیمیا بێ، فێری ئەوە بێ کە تەوانە واجبی دایک و باوکە، دایک و باوکەکان ئەبێ زۆر گرنگیان پێبن، چ پێویستیەشیان هەیە چ شتێکیان هەیە بۆی دابین بکەن. ئێستا وەزەخان هەرچیەک داوا بکە ئەگەر لە چوارچێوەی ئەو پێداویستیانەیە وەکو مناڵێک ئێمە بۆی دابینەکەین بۆ هەر شوێنێکی بوێ ئەیبین حەزی لە هەر جێگایەک بێ ئێمە ئەو کەشە ئارامە وا لە مناڵەکات وا لەم جۆرە مناڵاناکە کە وەکو ئینسانێکی ئاسایی بژین. وەزەخانیش حەزی لە مۆزیکە، حەزی لە نواندنە بەعزەجارێک لەگەڵ خۆمەی بم بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان حەزەکە بچێت لەسەر ستێجی شانۆکە ڕۆڵ ببینێ. یعنی وەکو کەسێکی ئاسایی ئێستا هەمومان هینمان هەیە، هەمومان خولیا و ئارەزوو من وەکو شانۆکاری حەزم لە شانۆیە مەسەن کەسێک حەزی لە وەرزشە کەسێک، ئەمە ئەم جۆرە مرۆڤانەش وەکو هەموو کەسێکی ئاسایی حەز و خولیا و ئارەزووی هەیە، جا گرنگەوەیە تۆ پەرە بۆ حەز و ئارەزۆی بیت. یەکێک لەوانەی کە تۆ ئەبێ دەستگیریان بکەی حەزی لە چی ئەوەی بۆ بکەی تاکو ئارەزوەکانی نەورێت تاوەکو وەکو مرۆڤێکی ئاسایی بژی و ژیان بکە. و زۆر سپاس دووبارە بۆ ئێوە کە بەڕاستی ماندوو بن ئەم هەڵقە تایبەتی کە ئەکەن لەسەر ئەمانە بەڕاستی جێی دەستخۆشیە و تا کۆمەلگا بزانێ هۆزە و هەموو هۆزەکانی دنیا و هەموو ئەمانش ئینسانی ئاساین و ئەتوانن بە ئاسایی بژین و زۆر سپاسدانەکە. جیاوازبوون شتێکی ئاساییە. ئەزانم کە من جیاوازم، من لە کەسانی تر ناچم. هەندێک کەس ئەڵێن کە من کەسێکی ئاسایی نیم. هەر بۆیە کاتێ ئەچم بۆ شوێنێک خەڵک سەیرم ئەکەن. بەڕێوەبەرەکە دڵنیای کردمەوە و پێیوتم کە ئەگەر هەر کەسێ پێم پێ بکەنێ یا قسەیەکی پێوتم ئەوە ئەتوانم بچمە لای ئەوە پێ بڵێم. ئەزانم کە مامۆستا لە بەردەم هەموو پۆلەکە داوەستاوە و بە هەمویان ئەڵێن کە من قوتابەیەکی نوێم و لە هەموو کەسانی تر جیاوازم. ناوی منیان پێ ئەڵێت و لەوانەشە لەسەر تەختەکە بۆیان بنووسێ. داواش لە هەموو قوتابیەکانەکات کە ڕێزم لێ بگرن و وا بکەن هەز بە ئاسوودەیی بکەم. جیاوازبوون شتێکی زۆر ئاساییە. جیاوازبوون شتێکی ئاساییە.
پاشەوەی کە پێششی بەرنامەکەتان بینی لێدوان و چاوپێکەوتنتان لەگەڵ هۆزێخان بینی هۆزێ شەماڵ و راپۆرتی پامنێری ئێمەتان بینی لەگەڵ هەستی دارا کە خام پێداویستی تایبەتە و داونە و دەوێت فری موزیک بێت کە حەزی لە کلیلەکانی مۆسیقایە. پاشەوە لێدوانی مامۆستا شەماڵتان بینی کە باوشی هۆزێخانە هاتینەوە خزمەتتان بۆی کە باس لەوە بکەین کە نمونەی داونەکان کە بەخۆشی و بە شادی ئەژین لە تەواوی شوێنە جیاوازەکانی دنیاە زۆرن، بەڵام پێویستە ئێمە فرسەتیان بۆ بکەینەوە بۆی کە بتوانن بەو شێوەیە بژین و توانەکانیان بخەنە دەرەوە. بۆ نمونە ئەم وێنەی کە ئێستا ئیبینن لەسەر شاشە وێنەی جۆنە کە جۆنێکێکە لەو خاوەن پێدەستی تایبەتانی کە داونی هەیە و جۆن کۆمپانیایکی هەیە بە ناوی کریزی سۆکس. کریزی سۆکس واتە گۆرەویە شێتەکان کە پەیامی کۆمپانیاکە بریتێ لە بڵاوکردنەوەی دڵخۆشی. ئێستا لەم کۆتایانە لەگەڵ دەرکەوتنی پەتای کۆڤیدا ماسکیش دروستەکات جگە لە گۆرەوی. ئەم کوڕا کە ناوی جۆنە توانیوێتی لەگەڵ باوکی دەست بکە بە ئیش پاشەوەی کە قۆناغی ئامادەی تەواو کرد و کۆمپانیاک دابمەزرن کە هەلی کاریان بۆ 35 کەس تەرخان کردووە تا فرسەتیان کردو بۆ 35 کەس کە بتوان بێنە سەرکار. ئەو 35 کەسەش 18 کەسیان لە کەسانی خاوەن پێداویستی تایبەتن و بڕێک لە داهاتی کۆمپانیاکە دەبەخشرێت بەو ڕێکخراوانەی کە پشتگیری و پاڵپشتی داونەکانەکان هەم لە ئەمریکا و هەم لە سەرتاسەری جیهانە و جگە لەوەش بڕێک لە داهاتەکەی بەخشێت بە ئۆلۆمپیاتی خاوەن پێداویستی تایبەتیەکان کە جۆرێکی تایبەت لە ئۆلۆمپیاتی تەنها بۆ بەڕێزانی کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەمە نمونەی جۆنە لە ئەمریکا کە وەک بۆم باسکردن لە ئەڵقەی پێشووی چارەشە کە ئەمریکاشێکە لە ناشرینترین نمونەکانی مرۆڤایەتی بۆ ئەوەی کە زوڵم و غەدرێکی زۆری لە داونەکان کردو. هەڵبەتە پێش ئەمریکا ئەڵمانیا نمونێکی زۆر ناشرین بووە لە سەردەمی نازیەکانە داونەکانیان لەگەڵ هەڵمەتەکانی لە ناوبردنی بە کۆمەڵە ئەوانیشان لە ناو بردەوە بەداخەوە، بەڵام کۆمەڵگای مەسپاس بۆخوا هەر لە سەرەتاوە پاڵپشت و پشگیری داونەکان بووە. جیاواز لە ئەمریکا و جیاواز لە ئەڵمانیا ئێمە لە کوردستان پایامنێرمان لە ڕانیا کاکتوانە سەردانی چایخانەیەکی کردووە کە گەنجێکیشی تیاکە بە ناوی ئاراسەوە. ئاراسێکێکە لەو گەنجانەی کە داونە 24 ساڵە کارەکات و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەو چایخانە مشتریکی تایبەتی هەیە و خەڵکێکی تابەت ڕوویتیەکە قسە خۆش و ڕۆخۆشەکەی ئاراسە. بینەری راپۆرتی پایامنێرمان بن لە ڕانیە لە دەڤەری ڕاپەڕینەوە و پاشەوە دێنەوە خزمەتتان بۆ راپۆرت و بۆ نمونەی تری داونەکان کە توانیوانە لە ژیانە سەرکەوتوو بن، بەڵام چۆن بەو شێوەیەکە ئێمە فرسەتمان پێداون کە سەرکەوتوو بن. هەموو ڕۆژێک بەر لەوەی خۆر هەڵبێت ئاراز دەگاتە چایخانەی وەستا حەیدەر و کاری لەگەڵ دەکات. ئاراز گەنجێکی دانیشتووی ڕانیەیە و حاڵەتێکی تایبەتی هەیە کە پێی دەوترێت داون. ئەم جۆرە کەسانە خۆشەویستی ناو کۆمەلگا و خاوەن ڕێزن. ئاراز ڕۆژانە لەم چایخانەیە کار دەکات و لە ناو خەڵک و دانیشتوانی سنوورەکەدا خۆشەویستە. هەرەمە ژوای کردووە کە ڕۆژانە ژمارەیەکی زۆری موشتری بۆ چایخانەکە ڕابکێشێت. ئاراز بە کەمترین وشە وەڵامی پرسیارەکانی ئێمەی دایەوە، بەڵام وەڵامەکانی لای ئەو زۆرترین مانا دەبەخشێت. ساعت 5 6 سێ ڕۆژێ چاخانەی بەسەر ئەلێدەم شی دەکەم پەرەهاگرم زۆر هەناوەرە خۆشەویستکردن حەز دەکەی بەردەوامی لە ئیشکردن؟ دا بە وەستا حەیدەر ماوەی 28 ساڵە ئەم چایخانەی داناوە و دەڵێت ئاراز زۆر هاوکاری دەکات لە ئیش و کاری چایخانەکەی. 24 سال لای میشەکە هەموو بەیانیان ساعت 5 تا 3 پاژنەوە ڕۆیان هەر ڕۆژێک دوکانم نەبی تێکە چەو کوڕەدەریا من ئیشێ دەکەم کاسبی زۆر پێخۆش زۆر جەماعەتی ئەوانە دێنێرە هەم خۆشیان دەوێت یعنی جەماعەتی وێ خاص دەبەویدی یعنی ناو ملەت خۆی شیرین کردووە قسەکانی زۆر خۆش کابراش خاوێنیشە زۆر زۆر ئەرێ وەڵڵا چی پێدەرێ بۆ دەکە
ئیشی بازاری هەموو ئەو دەیکە هەتا برەی پاکە. ئاراس تەمەنی 44 ساڵە و ماوەی 24 ساڵە لای وەستا حەیدەر کار دەکات. سەرەڕای حاڵەتە تایبەتەکەی کە پێی دەوترێت داون، بەڵام بەهۆی کارکردنیەوە داهاتی ڕۆژانەی زیاتر لە 10,000 دینارە ڕۆژانە لە سەعات 5 بەیانیەوە تاوەکو سەی دوایەوەڕۆ لەم چایخانەیە کار دەکات. هەرەمە ژوای کردووە کاوکاری دایکی بکات لە کڕینی خان و توانە عومەر کورسات نیوز ڕانیا. هەر لە کۆنەوە ئێرانەکان تویانە کە هونەر و ئەدەب نەزری ئێرانیان هەست و باس واتە ئەدەب و هونەر نەزری ئەوانە کاری ئەوانەوە لە شانامی فردەوسی شاو قسەی هاتووە کە ئەوان شانامی فردەوسی ئێرانەکان بە شناسنامەی خۆیان ێزانن. ئێمە لەم ئەڵلقەی داونە یان ئەلم ئەڵلقەی چارەیە کە تایبەتە بەو بەڕێزانی کە داونیان هەیە لە ئەڵلقەی پێشوشە زۆر مەبەستمان بکە پێتان بڵین ئەگەر بێت و ئێمە خوا نەخواستە بۆ بەڕێزانی کە داونیان هەیە پێیان بڵین نوقسان ئەگەر ڕوو زانستیەوە سەیری بکەین ئێمە بەراورد بە داونەکان نوقسانی لەبەرەوەی کە ئێمە 46 تاک کرۆمۆسۆممان هەیە بەڵام ئەوان 47 تاک کرۆمۆسۆمیان هەیە. باسمان لەو کوڕە کرد کە لە ئەمریکا ناوی جۆنە و کۆمپانیایەکی دانا بۆ دروستکردنی گۆرەوی باسماندا هەستی کرد لە سلێمانی کە داون و فێری موزیکە بێ. باسمان لە هۆزێخان کرد هۆزێ شەماڵ کە لە سلێمانیە و وەک هەر مناڵێکی ترە خوێنێ لە قوتابخانە یان لە خوێندنگا ئەگەرەوەتان پێخۆشترە و هەروەها باسمان لە ڕانیە کرد کە ئاراسی تێدا ئاراس وەک گەنجێکە لە چاخانێک کارەکان. لە تارانی پایتەختی ئێران بەم دواییە کافەیە کرایەوە کە کافەکە تایبەتە بۆ بەڕێزانەی کە داونیان هەیە و هەروها ئۆتیزمیان هەیە کاڵقی پێشومان دەرباری ئۆتیزم بوو. ئەم دوو جۆرە لە کەس لەم کافەیە کاری خزمەتگوزاریەکەن بۆیە هاتوومەتە ئێرە و پشتەوەشم کتێبخانێ لەبەرەوەی کە ئێستا زۆر جارەوترێ کافێ کتێبواتە کافەکان و کوشوێنێکیش بۆ خوێندنەوە و بۆ بڵاوکردنەوەی فەرهەنگ و ئەدەبیات و مۆزیکیش سوودی لێوەرەگیرە. داوام لە پامنێرمان کرد سامان سولەیمانی لە تارانی پایتەختی ئێران کە لە هەمان کاتیشدا بەرپرسی نووسنگی کورساتە لە تاران ئەو زەحمەتی کێشا و لە گەرمەی لۆکداون واتە داخستنی شوێنە گشتەکانی تارانە چاوەڕوانێکی زۆری کردتاک و لۆکداونەکە تەواو بێت و ڕاپۆرتێکمان بۆ ئامادە بکە لەسەر ئەو کافەی کە پێوترێت کافێ دانتیزم واتە قاوەخانەی داون و ئۆتیسمەکان بزانن لە تارانی پایتەختی ئێران چۆن داون و ئۆتیسمەکان فرسەتێکیان بۆ دروستکراوە و لێەوە خەریکی کارکردن و خۆژیانن. وەک پێشتریش بینیتان ئێمە ئاراست لە ڕانیا جگەلەوەی کە خۆی ژێنێ هاوکاری داشی کردو بۆی کە خان و کڕن بزانین لە تارانی پایتەختی ئێران چی هەیە و پاشۆگەڕێنەوە بۆ کوردستان لە دهۆکی دڵگیرەوە لەگەڵمانە. ئێرە کافە داونتیسمە کە نازناوی تایبەتترین کافەی تارانی پێبەخشراوە. کافە داونتیسم کە ناوەکەی لە دوو وشەی داون و ئۆتیسم وەرگرتووە کافەیەکە کە لەلایەن ئەو دەکەسەوە بەڕێوە ئەچێت کە سەندرومی داون یان ئۆتیسمیان هەیە. کافە داونتیسمی تاران کە زیاتر لە 3 ساڵە چالاکە لەلایەن مامۆستایەکی مۆسیقاوە دامەزراوە و پێش دەستپێکردنی خولێکی 6 مانگەی بۆ ئامادەکردنی ئەم کەسانە بەڕێوە بردووە تاوەکو بتوانن بۆ کارکردن لە کافە ڕابێن و فێری ئیشەکە بن. خەڵک زۆر میهرەبان و ڕێزی زۆرمانەگرن. ئەمەوێ لە ناخی دڵەوە بڵێم و داوا بکەم کە خەڵکی سەردانی کافێکەمان بکەن و پشتیوانمان بن. دڵنیاش بن کاتێ دێنە لامان ئێمە زۆر بە جوانی و ڕێک و پێچی و خاوێنی میوانداری میوانەکانمانەکەی. بۆیە هەمووی میوانێک بەخێر بێت. کافە داونتیسم کە پراوپڕە لە وزە و هەستی جوان لەلایەن کەسانێکەوە بەڕێوە ئەچێت کە بە ڕووخۆشی و زەردەخەنەیەکی نایاب و تایبەتەوە خزمەتگوزاریەکی باش و بێوێنە پێشکەش بە مشتریەکانیان ئەکەن و تەنانەت بە پیانۆیەکی خۆش کە یەکێک لە هونەرەکانی ئەم کەسانەیە کە لە کافەکەدا ئیشەکەن
جەوێکی تایبەتیان لەم کافەدا دروست کردووە. من لێرە کارەکەم میوانداری لە خەڵک ئەەکەم و پیانۆش ئەژەنم. کافە داونتیسم لە هەمان کاتدا کە نەریتێکی جوانی داناوە کە ئەتوانێت نمونەی زیاتر بێت لەسەر بڕوا بەخۆبوون و بەرزکردنەوەی ئاستی پەیوەندی کۆمەڵایەتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کاریگەریەکی گرنگ و بێوێنەی هەیە. زیاتر لە دابینکردنی ئیش بۆم کەسانە بابەتی بڕوا بەخۆبوونەکە لام گرنگ بووە، چونکە بەڕاستی لەبەر چەند هۆکارێک بڕێک لەم کەسانە گۆشەگیری هەڵەبژێرن و دوور دەخرێنەوە. لەوانەشە لە قوتابخانە دۆست و هاوڕێ خۆیان نەدۆزنەوە، بەڵام لێرە وەکو یەکن و پەیوەندی باشیان هەیە. بەڕاستی پێم خۆشە، دڵم ئاوا لێ ئەیات، چونکە بەڕاستی جێگەی خۆشحاڵیە. خۆشحاڵم چونکە ئەبینم کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئاوا ئەتوانن کار بکەن و چالاک بن و ڕێزیان لێدەگیرێت و بایەخیان پێ ئەدرێت و وزەیان بۆ دانراوە کە بە باشترین شێوە وەڵامیان هەیە و ئەڵێن ئەگەر بایەخمان پێ بدەن و بەستێنمان بۆ دابین بکەن ئێمەش وەڵامی باشمانە بێت. بەڕاستی جوان ئیش ئەکەن و هەموو شتێکیان لە ئاسی زۆر باشدایە. یەکێک لە گرفتەکانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە ناو کۆمەڵگا جیاوازەکان بە تایبەت ئەوانەی سندرۆمی داون یا ئۆتیسمن تێڕوانین و ڕوانگەی خەڵکە کە زۆربەی کات بە هەڵەدا ئاچێت. بوونی شوێنێک وەکو ئەم کافە و پەیوەندی بەردەوامیان لەگەڵ خەڵک کاریگەریەکی گرنگی لەسەر ئەم بابەتە و ڕاستکردنەوەی ڕوانگەی خەڵک هەیە. ئامانجی من ئەوە بوو کە ئەم کەسانە بێنە ناو کۆمەڵگە و خەڵک بیان ناسن. ژمارەیەکی زۆر لە خەڵک تەنانەت نازانن واتای داون چیە و دەبێت بێن ئەم کەسانە بناسن و ژمارەیەک لە خەڵکیش کە داون و ئۆتیزم ئەناسن پێیان وایە ئەم کەسانە توانایان نییە و کێشەیان هەیە. ئامانجم ئەمە بوو چونکە کارکردن لە کافە هەم دژوارە و هەم مەترسیدارە. بێن ببینن ئەمان توانای کارکردنیان لەم بوارە دژوارەدا هەیە. بیان ببینن که اینا با این کار سخت تونستن کنار بیان. بعضی از بچه‌ها خانواده‌هاشون زۆر جا بنەماڵەکان سەعات 1:15 و وێنەی جلوبەرگ و پێڵای منداڵەکانیان ئەنێرن و ئەڵێن سیرکە هەمووی ئامادە کردووە و ئەڵێت سبینێ ئەبێت زوو ئامادە بم و بڕۆم بۆ کاری کافە. ئەڵێم سبێنێ پشوویەتی و نۆرەی ئەو نییە، ئەڵێت من ئەبێت بڕۆم و لەوێ ئامادە بم. سری لباس بپوشه بیاد. میگم خب شیفتش نیست، میگه اصلا نیم توجیه نیست، میگه من میرم، من میخوام برم اونجا باشم اونجا. کافە داونتیسم وەکو نمونەیەکی سەرکەوتوو سەلماندوویەتی ئەگەر ژینگەیەکی لەبار و پشتیوانی کۆمەڵایەتی و بیرۆکەیەکی گونجاو بوونی هەبێت کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەتوانن تواناکانیان دەرخەن و بەشێکی گرنگ بن لە پێشڤەچوونی ئابووری و کۆمەڵایەتی هەر کۆمەڵگایەک. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران. ئەوە ڕاستە کە ئێران سەرچاوە و کانگای ئەدەب و هونەرە لە سەرتاسەری جیهانە، بەڵام ئێمەی کوردیش تجای لە بەشەکان هەر چوار بەشەکەی کوردستان بێ خۆت لێرە شارەکانی خۆمان لەم بەشەی کوردستانە هەر کەسە یان هەر شارێک بەناوێ بانەکەین یەکێک لاوانە دهۆکە و وەک ئەم شوێنە ڕەنگە و ڕەنگەی تەنیشتی من پێی دەوترێ دهۆکە ڕەنگین، دهۆکی ڕەنگا و ڕەنگ، دهۆکی ژێشێکە لەو شوێنانەی کە سەرچاوە و کانگای شارستانیەت و هەروەها شوێنەواری مێژووی چوارەستین و چەندین دایان شوێنەواری تری تێدا مەجگە لە هاوینە هاوارە ڕەنگا و ڕەنگەکانی. یەکێک لەو مرۆڤە ڕەنگا و ڕەنگە جوانانەی کە لە دهۆکن قادر ڕەمەزانە کە یەکێکە لەو بەڕێزانەی کە داون سیندرەمی هەیە و پاشەوەی کە پەیوەندیمان کرد بە بەڕێوەبەری یان بەرپرسی نووسنگەی کورسات لە دهۆک کاکستار پێمان کە کەسێکمان بۆ بدۆزێتەوە ئەو پاش ڕاوێژ و گەڕان لەگەڵ کاکشیروانە بڕیاریان ناکە کاک قادر ڕەمەزان بکەن بە میوان و تیمی کورسات لە دهۆک چۆتە ماڵی قادر ڕەمەزان. قادرێکێک لەو بەڕێزانەی کە دایک و باوکی لە ژیانە نەماون و لەگەڵ خوشکەکەی ژیان بەسەرەبات، بەڵام وەک دهۆکی ڕەنگین قادر بۆتە هۆی ڕەنگا و ڕەنگکردنی ماڵی خوشکەکەی و ڕەنگا و ڕەنگکردنی ژیان و یەکێکە لەوانەی کە زۆر چێژ دەژیان و لە وەرزشکرد نەبینێ. ئێوە ببینن قادر چەند خۆشتر لە ئێماژی و چەند ژیانێکی پڕ چالاکی و جوڵی هەیە. پاشەوە ئەگەر ڕێمە خزمەتتان دەمێ بزانم لە هەڵە بجەشتی هەیە.
ئەم وەکتیمێ کورسات نیوز چوینە ماڵا گەنجەکە خوددان پێویێن تایبەت ژۆرێ داون سیندرۆم داکو راپۆرتەکەل سەرژیانەوی دروستکەین قادر ڕەمەزان ئەو گەنجەیە کو ئەو خۆ پێشەوە زێل مەدکەت و ئێکسەر مەدبەتە ژۆرە خۆیان تایبەت کوپتریا دەمێ خۆلت بورینت هەر ئەو جلو بەرگن خۆ و کەلوپەلێن خۆیان وەرزشی لێ هەڵدەگرێت قادری زارۆکینە خۆدا دەیک و بابێن خۆش دەستدانە و ئێکانەیە نەهال دەف خوشکا خۆدژیت لێ سادەی و خۆشویستیا قادری وەکریە دەبێت ماڵ نەبێت هەر وەک کەس ماڵنە و ماڵە ڤاڵا کو گەلک حەج پەیوەندیان کۆمەڵاتی و سترانگۆت رێژی دکات هەرچەندە ئەم ئەزمانێوی نەتگەهشتین لێژ بلی کوردی بگەلک ئەزماناژیت ئاغڤێت قدرت بيتا خولي من عم بيك فاجين قال مرطوحين قال قدر حش هناري تكتن قال حش ورزشي تكتن وحش كمالاتي قال تكتن حش مروفيت خود كتن مروفيت ما بوربتروان الديره لو كيف شيلوت زيجين تشيتا ويري سردان قال مومد ما بس مومد ما طرين تخوري وكمالاتي قال زوروكا زوروكا قال ما مستوى قال ما زنا صحباته قال حش هناري كرديت كاتن تويبات خليل بوكوزي وشكري ريكوني قال حاجات كاتن وتويبات ياكو هاي بوقجي وبجينيوي يعني كاسكا بسرشيشتنوخو بوليكدونوخو بجلو بارجي خو قال لك بوقجو بجينا سردونتوي قال حس سردونات كات سردونات يعني ايك نخوش بيتن حست كاس سردونوي بكاتن بو بيجين هندي نخوش يدو تشيتن وقال حشقريونات كاتن قالك بمرتاحين كان بهينا فالمولنا بسردون كربيتن بما قالك انا خوشا هم املي خريبين بما بالصولا بترام قالك الجين ما قالك ام بمرتاحين قادر ڕەمەزان ئارزوویەکە دیە تایبەت هەیە کو گەلک حەج و وەرزشێ دەکات و بتایبەت لەش جوانیە و خواست ئەم لەگەل بچینە یانەویە لەش جوانی کاچاوە ڕاهێنەر بخۆڤە گرێدایە کشیاری زانید ما کبراستی هم گل مرتاحین هات ناوی دست بگی بقای حتانو کرد شوایه که کبراستی ما باور ند کرد دمیل دست بگی هاتی ما حضره نکرد یعنی وکی مروفه که آسایی گلک گهداره همی راهنانت خو بیمنا کردن او شو گلک مهمه سرپرشتی ها بیتن وقتی کسی که وساطه تقاعد دوید راهنر جاوی گلک لی بیتن ما چه مشکلات گلنینن گلک پریکوپی که بو راهنانت خو بو تمرینت خو واجب باشم نمیگه بابا تا از پیشم که چونه که پاسک اصحاب هیفه وقاعو اصحاب وبي که پاسک که چونه که نوی الخلقم از پیشم که حسیکم که چاود ماسکم بله خود از پیشم أوقفوا في حلقاتنا نسندو كذا سونا كذا هوفايا لە هەرێما کوردستانی چەندین نمونەیەن وەک قادر ڕەمەزان هەینا کو خوددان پێویێن تایبەت جۆرێ داون سیندرۆم و هەر ئێکی شیان و ئارەزوێن تایبەت هەینا لێ نەبوونە جەهەکی تایبەت شیان و ئارەزوێن وان ونداکرینە شێوەخەتر کورسات نیوز باژارکێتە نەهی وەک دەزانن کە پەیامی کورسات نیوز ئاشکرا کە پەیامی کورسات نیوز بریتێ لە زۆرترین زانیاری ئێمە هەوڵ دەدەین لە چارە ئەو زۆرترین زانیاریە تەندروستیە بە ئاسانترین شێواز و بەرزترین تەکنیک بکەینە خزمەتی ئێوە و میوانیش ڕۆحسوک بین لە ماڵەکانی ئێوەیە ئەوەی کەمە بەسمانە لە ماڵقانەی چارە دەربارەی و بەڕێزانین کە خاوەن پێداویستی تایبەتنەوەیە کە ئێوە لەوە تێبگەن کەم بەڕێزانە نوقسان نین
تایبەت نین بەڵکو تەنها خاوەن پێداویستی تایبەتن و ئەگەر بێت و هەل و ژینگەی لەباریان بۆ بگونجێ ئەوانیش توانای باشیان هەیە و دەکرێت بڕێک لێمەش باشتر بژین هەر بۆ نمونە جۆن کە لە ئەمریکا بەشیشیان بەرنامە تایبەت بوو بە و کۆمپانیاکی داناوە کە ملیۆنان دۆلار پەیاکە و پارەش بە خەڵکە بەخشێ هەر بۆ نمونە لە ڕانیە ئەو گەنجە کە ناوی ئاراسە توانیوێت یارمەتیدایکی با کە خانوو بکڕێت و هەموو ئەو نمونانی تریشکە لە کوردستان هەم دایان نمونەی تری شارەوەشمان هەیە کە لەم بەرنامە فرسەت نەبووە خزمەتیان بکەین ئێمە گەمیشە خزمەتکاری ئێوەین و لە چیرۆکی هاوشایە دەتوان پەیوەندیمان پێوە بکەن جگە لەوەش دەستگای میدیای کوردستان بڕاری داوەکە یەکشەممان بەرنامەی چارە کاتژمێر 7 پێشکەش بکرێت و دووشەممان کاتژمێر 7 ئێوارە بەشێکی ڕاستەخۆ چارە بێتە خزمەتتان بۆ وەڵامی پرسیارەکانی ئێوە هەتاوەکو ئەڵلقەی داهاتووی تۆمارکراوی چارە کە تایبەتە بێت بە ئەو بەڕێزانەی کە بیرکۆڵن و ئاستەنگانێ لە فێربوونە هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و دەرمان و نەخۆشخانە نەبێ سوپاس بۆ یەک بە یەکی پامنێرەکانمان لە ناو دەرەوەی کوردستان سوپاس بۆ خوا کە توانای ئەومان هەیە کە خزمەتکاری ئێوە بین و میوانێکی ڕۆحسووک بین لە ماڵەکانی ئێوەیە شەو شەوگەرتان شاد خواتان لەگەڵ